بە هیوای کاتەچی پرسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 173. لاپەڕا 173 ساغ بکەوە. سەرجەم ئەژمێر بکە. سەرجەم ئەژمێر بکە پرسیاری ژمارەیەک. تەماشای کەرتەکان دەکەم. هەردوو کەرتەکان ژێرەکەیان هەمان شتە 5 یەک ژێرەی دەنووسم سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە. 2 کۆ 1 دەکاتە 3. کەرتەکەی من سەرجەمەکە دەبیتە 3 دابەش 5. پرسیاری 2 هەمان شت یەک ژێرەی دەنووسم سەرەیان کۆ دەکەمەوە 7 دابەش 10. پرسیاری 3 یەک ژێرەی دەنووسم 12 سەرەکەش کۆ دەکەمەوە 1 و 4 یەکسانە بە 5 کەواتە کەرتەکە دەبیتە 5 دابەش 12. پرسیاری 4 یەک ژێرە 2 سەرەکەش کۆ دەکەمەوە 1 و 1 2 بەڵام 2 دابەش 2 یەکسانە بە 1 دەبی بنووسم 1 نیو نیو یەکسان دەبی بە 1. پرسیاری ئێستا جیاوازی ئەژمێر بکە. جیاوازی تەماشای کەرتەکان دەکەم ژێرەکەیان یەکە زۆر زۆر باشە سەرەکەش 3 یەکی لێ بڕوە دەکات 2. جیاوازیەکە دەبیتە 2 دابەش 5. پرسیاری 6 هەروە یەک ژێرەی دەنووسم 9 کەم 1 یەکسانە بە 8. لێرە دەتوانم کەرتەکەی خۆم سادە بکەم سەرە و ژێرەی دابەشی 2 بکەم 8 دابەش 2 یەکسانە بە 4 10 دابەش 2 یەکسانە بە 5 کەواتە جیاوازیەکە بە سادەترین شێوە دەکات 4 دابەش 5. لێرە پرسیاری 8 یەک ژێرەی دەنووسم 12 11 5 لێ بڕوە یەکسانە بە 6 کەرتەکەم بووە 6 بەسەر 12 بە سادەترین شێوە دەینووسم سەرە و ژێرەی دابەشی 6 دەکەم کەرتەکە دەبیتە 1 بەسەر 2 دەبیتە نیو. ئەوە لێدەرکردن و کۆکردنەوەی کەرتەکان. ئەگەر ژێرەیان 1 بوو ئاسانە لێدەرکردن. وابزانم ئێرەم پرسیاری 7م چانە کرد ژێرەکە 7 3 یەکی لێ بڕوا دەکات 2 بەسەر 7. ئەوە تەواو بووین لەو جیاوازی وەیە یان جیاوازی یان سەرجەم دەبی ژێرەی کەرتەکان یەکشت بی. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. سەرجەم ئەژمێر بکە. سەرجەم ئەژمێر بکە. لێرەش پرسیاری 9 یەک ژێرەی دەنووسم کە 8 سەرەکەش کۆ دەکەمەوە 1 کۆ 3 دەکات 4 4 بەسەر 8 کورد دەکەمەوە سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم کەرتەکەم دەبی بە نیو کەواتە ئەو کەرتەی دەتوانم بنووسم نیو. پرسیاری 10 سەرە و ژێرەکە 10 سەرەی کۆ دەکەمەوە 5 بەسەر 10 کورتی دەکەمەوە سەرە و ژێرە بەسەر 5 دەبیتە نیو. لێرەش دەتوانم بنووسم نیو. پرسیاری 11 6 لێرە دەنووسم لە خوارێ ژێرەکەی 6 ئەوەش دەبیتە 7 بەسەر 6 4 و 3 دەکا 7. لێرانە ئەو کەرتە لە 1 گەورەترە چونکە سەرەی کەرتەکەی گەورەترە لە ژێرەی کەرتەکەی. ئەگەر بمەوێ ئەو ژمارەی دەتوانم وەکو ژمارەیەکی تێکەڵ بنووسم
7 10 بە 6 یەکی تەواو دەمینێتەوە 1 بەسەر 6 ئەگەر نا هەر ئاوها دەیهێڵمەوە. بچمە لای پرسیاری ژمارە 12 ژێرەکە 4 1 ژێرەی دەنووسم سەرەکە دەبیتە 5 ئەو کەرتەش کەرتەچی گەورەترە لە 1 چونکە سەرەی گەورەترە لە ژێرە 5 گەورەترە لە 4 ئەگەر بمەوێ وەکو ژمارەی تێکەڵ دەنووسم ژمارەی تەواو 1 چارەک هەمان شتە لەگەڵ 5 10 بەش 4. جیاوازی ئەژمێر بکە 1 ژێرەی دەنووسم 5 یەکی لێ بڕوا دەکات 4 4 بە سەر 8 ئەگەر کورتی کەمەوە دەبیتە نیو وەکو ئەوەی وایە 1 بەسەر 2. پرسیاری 14 1 نۆی دەنووسم لە خوارێ 7 سێی لێ بڕوا دەکا 7 چاری لێ بڕوا دەکا 3 3 بەسەر 9 کورتی دەکەمەوە دەبیتە 1 بەسەر 3 1 10 بەش 3 1 سێک 3 1. پرسیاری 15 1 دەی دەنووسم 9 سێی لێ بڕوا دەکا 6 6 بەسەر 10 کورت دەکەمەوە هەردوو لای سەرۆ ژێرەی 10 بەشی 2 دەکەم دەبیتە 3 بەسەر 5. پرسیاری 16 12 هەیە لێرە 5 2 لێ بڕوا 3 سەرۆ ژێرەی کورت دەکەمەوە دابەشی 3 دەکەم لە سەرێ دەبیتە 1 لە خوارێش دەبیتە 4 چارێک 1 چارێک. ئەوە لێدەرکردن و کۆکردنەوەی کەرتەکانە چونکە ژێرەکانیان یەکسانە زۆر زۆر ئاسانە. بێمە لای بەراورد بکە ئایا بچووکترە لە گەورەترە لە یەکسانە بە لێرە دابنێ. ئەمن ئەو دوو کەرتەم هەیە ئەگەر کۆیان بکەمەوە دەبتە چەند ئەو جە بەراوردی بکەم لەگەڵ نیو لێرە سەرجەمی ئەو دوو کەرتەی دەبیتە 3 بەسەر 4 3 چارێک گەورەترە لە نیو گەورەترە لە نیو کەواتە ئەو هێمایی دەنووسم 3 چارێک گەورەترە لە نیو هێمایەکەی دەنووسم. پرسیاری 11 تەواو بوو. پرسیاری 17 ببورن. پرسیاری 18 لای ڕاستکۆ دەکەمەوە بەراوردی دەکەم لەگەڵ 2 بەسەر 3 1 و 3 دەکات 4 4 بەسەر 6 4 لە 6 بەراوردی دەکەم لەگەڵ 2 بەسەر 3 ئەگەرە من 4 بەسەر 6 کورت بکەمەوە سەرۆ ژێرەی 10 بەشی 2 بکەم دەبیتە 2 بەسەر 3 واتە 4 بەسەر 6 ئەویش دەبیتە 2 بەسەر 3 ئێرەش هەردوو بەسەر 3 کەواتە یەکسانن چونکە ئەوەم کە دابەش کە کۆ کردەوە بووە 2 بەسەر 3 کەواتە دەنووسم یەکسانن ئەو دوو کەرتە ئەو لایە و ئەو لایە نەک ئەو دوو کەرتە سەرجەمی ئەو دوو کەرتە لەگەڵ ئەو کەرتە یەکسانن دەبی کۆیان بکەمەوە یەکەم جار بە سادەترین شێوە بیان نووسم دەنا نازانم. لێرەش لای ڕاست کە دوو کەرتەکەی کۆ دەکەمەوە دەکاتە 2 10 بەش 5 دەبی بە 2 10 بەش 5 لێرەش 3 10 بەش 10 هەیە 3 10 بەش 10 هەتا بمەوێ ئەو دوو کەرتەی بەراورد کەم ئەو دوو کەرتە
ئاسانترین ڕێ ئەوەیە ژێرەکانیان وەکو یەکبی. دەتوانم لێرانە ژێرەکانیان یەک بخەم جارانی دووی بکەم هەتا ژێرەکە ببیتە 10 کەواتە ئەو کەرتە بووە چەند؟ بووە 4/10 4/10 بەراوردی دەکەم لەگەڵ 3/10 چونکە ژێرەکەیان یەکە کامە کەرت سەرەکەی گەورەبی هەموو کەرتەکە گەورەیە کەواتە ئەو هێمایەی دادەنێ لێرانە ئەو هێمایی دادەنێ کەواتە ئەو هێمایە کە کۆیان دەکەمەوە ئەو دوو کەرتە گەورەترن لەو کەرتەی. وابزانم ئەمن هەڵە چێشم کردبوو نە هەڵم نەکردبوو 4/100 ڕاستە. ئێستا بێمە لای پرسیاری 20 ئەو دوو کەرتەی لێک دەربکەم ئەو جا بەراوردی بکەم بزانم گەورەترن یان گچکەتر. 6 1/12 دەنووسم 6 دوی لێ بڕوا دەکات 4 ئەو جا 4/12 بە سادەترین شێوە دەینووسم واتە سەر ئەو ژێرەی دابەشی 4 دەکەم کەرتەکە دەبیتە 1/3 چونکە 4 دابەش 4 دیسان 12 دابەش 4 کەرتەکەم دەبیتە 1/3 لە لای ڕاست لە لای چەپیش 1/3 کەواتە هەردووچیان یەکشتن یەکسانن هاوتانە بەڵام بە چاو نازانین هەتا لێدەرکردن ئەنجام نەدەین و کورت نەکەینەوە. پرسیاری 21 لای ڕاست 1/7 دەنووسم 6 یەکی لێ بڕوا دەکاتە 5/7 بەراوردی بکەم لەگەڵ 3/7 5/7 گەورەترە چونکە ژێرەکان یەکشتن ئەو کەرتەی سەرەکەی گەورەبی هەموو کەرتەکە گەورەیە کەواتە ئەو هێمایەی دادەنێ. پرسیاری 22 لای ڕاست یەک ژێرەی دەنووسم 18 دەی لێ بڕوا یەکسانە بە 8 10/10 کورتی دەکەمەوە بە سادەی دەنووسم سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم کەرتەکە دەبیتە 8/2 دەبیتە 4 10/2 دەبیتە 5 کەواتە 8/10 یەکسانە بە هاوتایە لەگەڵ 4/5 چونکە ئەویش دەکاتە 4/5 لە کاتی کورتکردنەوە کەواتە یەکسانە. تەواو بووم لێرەش دێمە لای پرسیاری 23 لە وێنەکەدا 3 دەفری هاو شێوە هەیە شلەی ڕەنگا و ڕەنگی تایە لێرە 3 ناویان لێنایە دەفر 3 شوشە وەکو یەکن شلەیان لە ناوە لێرە 5/8 شلەی لە ناوە واتە لە نیوە زۆرتر کوزانیم لە نیوە زۆرتر چونکە نیوە دەکاتە 4/8 5/8 تۆزەک لە نیوەی زۆرترە 2/8 کەمە لە نیوەی کەمترە 3/8 لە نیوەی کەمترە. پرسیارەکە چییە؟ ئایا دەتوانرێ هەموو شلەکە لە دەفرێکدا بنین لەو دەفرانە
ئەو پرسیارێکی زۆر جوانە، تۆزەچیش زەحمەتە. مەبەستیان ئەوەیە ئەگەرە من بینم بۆ وێنە ئەو شوشەیە ئەو شلەی لە ناوە بیکەمە ناو ئەو شوشەیە، ئەو شوشەیەش کە شلەی لە ناوە بیکەمە ناو ئەو شوشەیە، ئایا جێی دەبیتەوە یان نا. ئەمن دەبی چ بکەم هەتا بزانم دەبی ئەمن ئەو سێ کەرتەی کۆکەمەوە ئەگەر زانیم ئەنجامەکە سەرجەمەکە لە یەک، چونکە ئەوە یەک شوشەیە، لە یەک بچووکتر بوو ئەوە جێی دەبیتەوە، ئەگەر گەورەتر بوو ئەوە جێی نابیتەوە، چونکە ئەو هەمووی یەکە، یەک شوشەیە. کەواتە ئەمن دەبی بینم 3/8 کۆ بکەمەوە لەگەڵ 2/8 و 5/8. ئەگەر لێرە کۆیان کەمەوە 3/8 جارێ با 3/8 و 2/8 کۆ بکەمەوە دەکاتە 5/8. دەفرەکەی دیش شوشەکەی دیش 5/8 بوو، کەواتە 5/8 و 5/8 کۆ دەکەمەوە دەبیتە 10/8. چونکە 10/8 سەرەکەی کەرتەکە گەورەترە لە ژێرەکەواتە ئەو کەرتە گەورەترە لە یەک، واتە ناتوانم لە ناو یەک شوشەی دانێم 10/8 گەورەترە لە یەک، کەواتە جێی نابیتەوە، جێ نییە، دەڕژێ لە سەریان. نووسرایە ئایا دەتوانرێت پرسیارەکە وەڵامەکە نا، ناتوانرێ لە یەک دەفردایان بنێم، چونکەەوە بەخۆی لە نیوەی زیاترە، ئەو دوانەش وەچی کۆ دەکەمەوە ئەوانش لە نیوەی زیاترن، کەواتە نابی. پرسیاری 24. ساندرا 3 چارەک کۆ دەکاتەوە لەگەڵ 2 چارەک دەنووسی 5/8. ئایا هەڵەکەی لەکوێیە؟ بێگومان هەڵەکەی لێرەیە، هیچ کات ناتوانین ژێرەی کەرتی کۆ بکەینەوە، ئەوە قەدەغەیە، تەنیا سەرەکان کۆ دەکەینەوە، دەبا سوارە بینووسی بە 5/4. ساندرا ببورن ساندرا، کاتە ژێرە هەرگیز نەکۆ دەکرێتەوە نە لێک دەردەکرێ، هیچ نابی ئەو شتانە بکرێ. پرسیاری 25. 4 لەدەی خوێندکارانی پۆل ئاسکیان هەڵبژارد بۆ دروشمی خۆیان، بەڵام ئەوانەی مابوونەوە هەڵۆیان هەڵبژارد بۆ دروشمی خۆیان، کام دروشم زیاتر پەسەندە؟ لێرە پەسەند ئەوەی ڕاستی بی واتە کام دروشم زیاتر خوێندکارەکان هەڵیان بژاردیە، زیاتر پەسەندە، زیاتر پێیان باشترە، زیاتر هەڵبژرایە، زیاتر باوە شرۆڤەشی بکە. 4 لە 10 کەس واتە ئەوانەی دیکە کەماینە دەکەنە 6 لە 10 کەس، چونکە پێکەوە دەبی ببنە 10 لە 10، یان ئەمن دەینم 10 لە 10 4 لە 10 لێ بڕوە هەتا بزانم ئەوانی بازیان هەڵبژاردیە چەند کەسن، کەواتە 10 لە 10 هەمویان 10 کەسن، 4 لە 10 واتە دەکاتە 6 لە 10. 6 لە 10 کەس هەڵۆیان هەڵبژاردیە کە زیاتر پەسەندە لەلایەن شرۆڤەکەش بەو جۆرەیە. هەمویان دەکەسن، 4یان ئاسکی هەڵدەبژێرن، 6یان هەڵۆی هەڵدەبژێرن. هاتمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 26. کۆڵکەکانی 36 بنووسە. 36 ژمارەی جووتە، یەکسەر
دابەشی 2 دەکەم. 3 دابەش 2 1 16 دابەش 2 8. 18 ژمارەی جووتە یەکسەر دابەشی 2 دەکەم. 9 ژمارەی تاکە ناتوانم دابەشی 2 بکەم دابەشی 3 دەکەم دەبیتە 3. کۆڵکەکانی 36 دەکاتە 2 2 3 3 دەتوانم بنووسم دەکاتە 2 توان 2 جاران 3 توان 2 واتە 2 3 و 2 2 36 ئەو های لێ دێ. پرسیاری 27 5 چەند جارە یەکەمی ژمارە 7 ئەوە لە خشتەی لێکدان دەتوانی بنووسی خوێندکاری ژیر 7 4 10 21 28 35 42 هەتا دوایی. پرسیاری 28 ڕیز بکە لە گچکە لۆ گەورە. کامە لەوانە لە هەمویان بچووکترە؟ بەخۆی ئاسانترین شت ئەوەیە ژێرەکانیان ڕێک بێخین ئەو کات زۆر زۆر ئاسانە بزانین کامە کەرت گچکەیە، بەڵام لێرەش زۆر بە ئاسانی دەتوانم بزانم 1 بەسەر 4 لە هەمویان گچکەترە، 2 بەسەر 3 لە هەر سێکیان گەورەترە، کەواتە لە ڕیزکردن کوو ڕیزیان دەکەم دەنووسم 1 بەسەر 4 ئەوجا دەنووسم 1 بەسەر 2 ئەوجا دەنووسم 2 بەسەر 3. لە دەستی ڕاست لۆ دەستی چەپ. پرسیاری 29 18 دابەش 5 لەسەر شێوەی ژمارەی کەرت دار بنووسە واتە تێکەڵ. چ دەکەم؟ 18 دابەشی 5 دەکەم. چەند 5 هەیە لە 18 3 تەواو چونکە 3 جاران 5 دەکە 15. 15 18 15 لێ بڕوا 3 دەمینێتەوە دابەشی هەمان ژێرەی دەکەم کە 5. ئەوە پێی دەڵێن ژمارەی کەرت دار یان تێکەڵ. پرسیاری 30 کام کەرتیان بریتیە لە سادەترین شێوە؟ هەتا بزانم سادەترین شێوە کامەیە تەماشای کەرتەکان دەکەم، بزانم دەتوانم سەرە و ژێرەی دابەشی هەمان ژمارە بکەم. کۆڵکە هەیە کۆڵکەی هاوبەش، ئەگەر هەبوو ئەوە سادە نییە. لێرە دەتوانم دابەشی 3 بکەم کەواتە سادە نییە. لێرە دەتوانم دابەشی 2 بکەم سەرە و ژێرە کەواتە سادە نییە. لێرە دەتوانم دابەشی 2 بکەم سەرە و ژێرە کەواتە سادە نییە. لێرە ناتوانم دابەشی هیچ بکەم بێجگە لە 1 بێجگە لە 1 یەکیش نابی، کەرتەکار وەکو خۆی دەمینێتەوە، کەواتە ئێرە سادەترین شێوەیە. هەمیشە ژمارەکان ژمارەی گچکە گچکەنە 2 3 و 3 و 4 و 4 و 5 و شتیوە کە ناتوانم دابەشی. کۆڵکەی هاوبەش نییە لە مابەینیان. زۆر جار ژمارەکان خۆ بەشن بەڵام هەموو جار نە. پرسیاری 31 شیلان دەتوانێت 32 ناو تۆمار بکە لەسەر هەر لاپەڕەیەکی پەڕاوەکەی. ئایا چەند لاپەڕەی پێویستە هەتا بتوانی 416 ناو تۆمار بکە؟ ئەمن چ دەکەم؟ 416 دابەشی 32 دەکەم. چارسەد و شازدە دابەش 32 41 دابەش 32 دەکا 1 1 جاران 32 32 41 32 لێ بڕوا 11 2 لێ بڕوا 9 شەشەکەش دێتە خوارێ 96 چەند 32 هەیە لە 96 3 هەیە 3 جاران 2 6
سێ جاران سێشنۆ کەواتە 13 ڕاستە. 13 ڕاستە. 13 لاپەڕەی بەکاردەینی هەتا بتوانیت 416 ناو بنووسی شیلان. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. لە وانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ و هەتا وانەی داهاتوو هەر بژی.